بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. دەمەوێت ئاگادارتان کەمەوە کە خێمەی مامۆسان و فەرمانبەرەکان کە لە سەر ڕێگاکەدایان نابوو بۆ ماوەی چەند سەد مەترێک بە مۆدای چەند سەد مەترێک خێمەکەیان گواستۆتەوە بۆ ئێرە. من دەمێ هۆکاری مە بزانم بۆچی خێمەکان لێوە گواستۆتەوە بۆ ئێرە. دەچمە لای مامۆستا سەفەر. مامۆستا سڵاو لێبێت. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و بیسەرانی ئێوەش. سپاس. باسەکە مامۆستا ئەگەر باسی ئەوم بۆکی بۆچی خێمەکەتان گواستەوە بۆ ئێرە. دیارە خێمەکە ئێمە گواستمانەوە لە دوێنەوە ئەو خێمەمان هەڵداوە بۆ ڕێگریکردن لە قوتی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەم تەنکەرانەیە خۆتان نەزانن بە قاچاق ئەیێنن و ئەڕوا قوتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئەم شوێنە سێڕیانە کە شەو تەجروبەمان کرد تەنکەرەکان لێرەوە ئەچن لەم ڕێگاوە لە قەراخ ئەچن داخڵ ئەبن و ڕێگای سەرەکیەکان گۆڕی بوو بەو هۆکارەوە. ئەمە سێڕیانە ئەتوانین لێرە ڕێگری لە تەنکەرەکان بکەین و نێڵن بە قاچاق بڕۆن، هەر خۆیان بە قاچاقێن دووبارە بە قاچاقیش ئەڕۆژنەوە داخڵ ئەبن. بەس لەوەیە کە ئێوە خێمەتان لەولا هەڵدا بوو لێرەوە تەنکەرەکان شەو ئەڕۆیشتن بەڵێ لێرەش هەر شەو ڕێمان لێگرتن، بەڵام کۆسا بۆیە خێمەکەمان گواستوە ئەتوانین ڕێگای سەرەکی عربەت بۆ سلێمانیان لێداخین و ئەم ڕێگای قەراخێنشانە بۆ لێداخین و ئەو ڕێگای دووکانەیش ئەگەر بیانوێت لە پشتوە بچن بۆ دووکانان لێەوە داخڵ بووبن بۆ مەنتیقەی شارباژێر ڕوو ئەوەشیان لەداخین. من ئەوم بیست کە ئەگەر وەڵام نەدرێنەوە دەچنە باشماغەمە تا چەند ڕاستە؟ بڵێ پلانی داهاتوومان ئەوەیە کە چینە سەر مەرزەکان ئەوانەی کە سەرچاوی دارایی ئەم وڵاتن پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان هاوکارمان بێ لەبەر ئەوەی ئەو داهاتەی کە داهاتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە قوتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە 34 ساڵی ڕابردووە بۆ کۆمەڵێک خێزانی سیاسی و بۆ دووکانی سیاسی و بۆ چەند گروپێکی ئەتوانین بڵین چەتەی سیاسی ڕۆیشتووە. داهاتی ئەم وڵاتە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە، لەبەر ئەوەی پلانی دوای ئەمەمانەچینە ئەو خاڵە سونووریانەی ئەو پاڵاوگە نەوتیانەی کە سەرچاوی داهاتن پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستی بەسەرا بکرێت بۆ ئەوەی داهاتی ئەو نەوتە بچێتەوە سەر خەزیێنەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە پێناو بەرژەوەندی گەل و نیشتیمانەکەمانە بەکاری بێنن، نەک لە پێناو بەرژەوەندی چەند حیزب و چەند خێزانێکی سیاسیا کە خۆتان نەزانن 34 ساڵە ئاوا لەو میلەتە ئەکەن کە ئیبین. زۆر سپاس بۆ بینەروت. بەڵێ بینەرانی پایتەختی میدیا وەک لە وێنەکاندا دەبینن ئەمە خێمەی ئەو مامۆستا فەرمانبەرانەیە کە ماوەی زیاتر لە 24 کاتژمێر دەبێت کە لەسەر ڕێگەی سلێمانی عربەت هاتوونەتە ئێرە خێمەیان هەڵداوە و شەقامەکەیان بربەست کردووە تا ئەوەی کە تانکەر و بارهەڵگرەکان بەتایبەت ئەو تانکەرانی کە هەڵگری سوتەمەنین نایڵن بە هیچ شێوەیەک تێپەڕ بێت. پێشتر چەند سەد مەترێک لەولاترەوە بوو کە خێمەکان هەڵدا بوو. ئەو کاتێک کە ئێمە لەوێ بووین ڕووداوێکی هاتوچۆ لە بەردەم خێمەکەدا ڕوویدا، پێدەچێت ئەمەژێکێک بێ لە هۆکارەکان کە خێمەکە گوازراوەتەوە بۆ ئێرە و خۆیان ئاماژە بۆ دەکەن کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا کە ئەوان لەولاتر خێمان هەڵدا بوو لەم شەقامی کە لە کامێرەی پایتەخت میدیاوە دەیبێنن تانکەرەکان تێپەڕ دەبوون. بۆیە ئێستا هاتوونەتە ئێرە تاوەکوی کە کۆنتڕۆڵی تەواوی سەرجەم ئەو شەقامانە بکەن کە تانکەرەکان لێوەی تێپەڕ دەبن. ئەمەکێک لەو شەقامانە و شەقامی سەرەکی سلێمانی عربەتیش کە لە بەردەم خێمەکەدایە بە تەواوەتی وەک دەبینن تانکەرەکان لێوێ وەستاون بە هیچ شێوەیەک ناتوانن لێرەوە تێپەڕ ببن. من دەمەوێت بچمە لای یەکێک لە مامۆستاکانی دیکە. مامۆستا هادی سڵاوت لێبێت. سڵاو لە جەنابیشە. مامۆستا بەڕێز پێشتر یەکێوی لە مامۆستامان گرتوەکان لێسا دۆخی تەندروستی چۆنە؟ ئێمە زۆر باشین چونکە وەکو هەڵوێستێک ئەو چەند ڕۆژەمان تێپەڕان ئێسەش دیسانەوە لە چالاکیێکی کەین بۆیە وزەمان پێبەخشێ. باشە مامۆستا ئێوەمای 24 کاتژمێر زیاترە لێرە خێمەتان هەڵداوە، ئامانجتان لەمە چییە؟ ئامانجەکەمان ڕوونە ئەوەی لە 2023ەوە بۆی هاتووینەتە سەر جادە و پێمان وایە ئەم دەسەڵاتەی کە لە کوردستانە هەیە بارتەقای ئارەق و خوێنی خەڵکی کوردستان قوربانیەکانی خەڵکی کوردستان
نەیتوانیوە خزمەت بە خزمەتێکی تا ڕادەیەکی کەمی شایستە بە خەڵک بکە بۆیە ئەکرێت لە ڕۆژگارێکا داوای گۆڕینی سیستمی سیاسیمان کردوێت لە ڕۆژگارێکا داوای دەستکاریکردنی هەندێ پرسی گەورەمان کردبێ بەس بەڕاستی ئێستا کۆمەلگاکەمان بە بۆنەی بوونی ئەو هەمووە شەڕی داعش و بوونی قەیرانی ئابووری ئەوانە هاتوینەتە سەر ئەوەی ئەڵین کاکە هەموو شتێواز لێبێنن خۆتان دەسەڵات بن بەڵام وەرن ژیانێکی شایستە بە یەک لە سەردەی مناڵەکانتان مناڵی هەردوو بنە ماڵەکە خۆتان نەزان قۆرخی هەموو دام و دەستگا و هەموو سونعی قەرار و کۆنتترۆڵی هەموو زەوی و زار و عقارات و کورە میدیاکان و گروپە میدیان هەیە ئەوانە ینی ئەڵێن یەک لە سەردەی ئەوەی کە بە مناڵەکانتانی ڕەوابینن بە میلەتەی ڕەوا ببینن دڵنیاین میلەتەکە بە جۆرێ لە جۆرەکان دۆخی هەڵچوونی هێورە بێتەوە مۆساهادی کەمتر لە 15 خولەک دەبێت کە ئێوە خێمەکەتان گواستەوە بۆ ئێرە هۆکارم گواستنەوەی چی بوو هۆکارەکە ڕوونە ئەو تا بە تاڵان بردنەی نەوت کە یەکێتی و پارتی دەستیانیاوەتیە کە بۆ زانیاریتان دڵنیاین کە هەردوو زۆنەکە بەشدارن تایە قاچاقچێتیەکەیانمان گرتبوو بەڵام قاچاقیەکی پشتی ئەو قاچاقیان دۆزی بووەوە لەم شەقامەوە لە با بڵێن جادەی دارە ڕەشی پێڵێن لەم منتیقا من ئەلبەت خەڵکی ناوچەکە نیم ئەو ڕێگەیان دۆزی بووە ئێمە شاتی نەخوارەوە ئەو ڕێگەی سەرەوە هەر کۆنتترۆڵە ئێرەش کۆنتترۆڵە و تیا ماوینێتەوە مامۆسا پێتان وایە لەم ڕێگەی ئامانجەکانتان بەدیبێ ئەزانی ئێمە پرسیارە ئەوە بوو چکە پێشتر ئەوە خێمیمان گرتوانتان دامەزراند بەڵام بەبێ داواکارێکانتان جێبەجێ بکرێت هەڵتان گرت خۆی و پرسیارە بێ لە دەسەڵاتی بکە یعنی سیانزە کەس کە ژیانی کەوتبێتە مەترسیەوە 15 ڕۆژنانی نەخواردبێ نهات بەدەمیەوە کەواتە گیانی هاوڵاتیان لای ئەم دەسەڵاتە ڕێزی نییە کەواتە ئێمە ژوتمان لێرە ئەچینە دەرەوە ئەچینە چالاکێکی کەوە کە ئەویشەوەیە وەکو ئەو ڕێز لە چۆن ڕێزی لە ینی لە ژیانی شایستەی خەڵک نەناوە ڕێز لە مردنی ناگرێ قوربانیەکانی ناگرێ ئێمەش بڕیارمان ناکە شادەماری ئابووری هەردوو بنەماڵە بگرین سپاسەکەم بەس بە کورتیۆم پێ بڵێ بۆ ماوەی چەندێک بەردەوام دەبن ئێمە کاتەکەمان کراوەیە ئەوەنەی خەڵک پێشوازی لە چالاکیەکە بکە و بەدڵی ئێمە بێن تەنانەت دەست بۆ گرتنی مەرزەکانی شەبین لە مەرزی برایم خەلیلەوە هەتا ئاگاتە ئەم مەرزانە ئەم سنوورانە دەستی جەنابی